1970 بوو کیمیابارانی هەڵەبجە بوو کە کیمیایە لە هەڵەبجە لێ شێوە و خەڵک بڵاوی کوبە و ئێران و شوێ هەچی مرد و هەچی مات گەیە وڵاتانە و گەیە ئێران و ئەمجا یەک دوو ڕۆژی دوای سێ چوار ڕۆژی لە دوای کیمیابارانی هەڵەبجەی شەید دەستی کرد بە سەیسایەقی ڕای کرد سەیسایەق و دەوروبەری لێیان شێوە ڕایان کرد گەشتنە ئەم لادیانەی دەوروبەری ئەربەت و سێمانی و بەرەو گەرمیان و هەت کەس و کارێکی لە هەچکێ بوو هاو بەدەمیوە و ترنیوەی بۆ گەرمیان نوێی بۆ ئەربەت نوێی بۆ سێمانی نوێی بەرەو بازیان و ئەو ناوە هەست کەس بۆ شوێنێ بڵاوی کرد بۆ ئەو قەراغ چوون بە ئەو شوێنانە بە بۆی خەڵک ئەترسا لە خۆی هەڵگومانی بوو ترسی بوو کاتی پێشمەرگە بوو خەڵ کەس و کاری پێشمەرگە بوو کەس و کاری پێشمەرگە بوو خۆی پێشمەرگە بوو گومانیانە کرد ئەترسانە هیچیان کردە باڵەبجە لەوە چێ بە ئێمەشی وا بکەن هەر هەمووی باری کرد ڕۆی ئەوەی ماڵی برد سیارە و مەکینەی بوو سیارەی باشی بوو ئەشیا ماڵی بڕێ بر لەگەڵ خۆیان ئەوەیشی نەبر بە سەڵتی بڕێ جل و بەرگ و خواردنی بێ لەگەڵ خۆیان ڕۆی تا یەک دوو سێ ڕۆژی پێچ و تۆ دێشت ئیشەکەی هێوەر بووە خەڵک سیارە مەکینەی بوو شەوە هات بەدزیوە بەشی خۆی ماڵ و ئەشیایە برد بەشی خۆی خواردنیە بر نوێنیە بر شتێ بر لەگەڵ خۆیان ئەچوو بۆ لای ماڵ و مناڵەکەی ئەوەشی کە بەشداری شەڕی هەڵەبجەی کردبوو هەر پەلە گەڕاو بۆ لای ماڵ و مناڵەکەی ئیتر لەوێ خۆ پێشمەرگە هەمووی دابەزیە خوارۆ پێشمەرگەی شاخ هەمووی دابەزیە خوارە بەرەو هەڵەبجەی شەید ئیتر کە وەکوی ڕۆژی حەشری پێهات بوو بە ئینتیفاڵە حکومەتیش ئەیزانی تەبعان حکومت بە تیارەوە ئەگەڕا هەرچێ و چوار ڕۆ دوای ئەوەی هەت بە تیارەوە گەڕا خەڵک ئەترسازی ڕێیەکەی وەقاوک و هەڵەبجەمان لێەکەن بەڵێ خۆ هەڵەبجەی سەیسایەق ژێر کیمیاباران بەری کە و ئێرە هەواکەشی ئێرەی گرتۆ شار چۆڵ بوو کەس کێشەی نەبوو کیمیایی لێدا بەس ئەو ماڵە نەبێ ئەو ماڵە خورماڵیە سێ چوار ماڵ لە سەروی ئێمەوە بوون ماڵێکی مسڵمانی قورئان خوێن بوو ژنەکەی هاتنۆ لەمە ڕایان نەکرد بوو وتبیان تازە ئیمشەو خواگیان هەچێکی هێ نابێ یێنێ و نێشیە نابێ بەیانی خۆمان ڕزگارەکەین لە ئاشیا ماڵیان کۆ کردبووە هەرێک چوبوون چی کۆکەنەوە هەست کە لە شوێنی خۆیان کەوتە بوو بە ژنەکە وتبی بە پیاوەکە دەروێش ئەرێ بۆنێ هات لە لوتم ئەوە چی بوو بۆنەکە ئەویش توی نازانم بۆ توی بۆنێکی ئەوە بۆنێکی زۆر خۆش بوو لوتم تو ناوە ئیتر وتی کە هەر ئەو نەهاتی نەزوان ئیتر وەختێ هۆشماناتۆ بەیانی نوێژی بەیانیمان کردەوە هۆشماناتۆ بە خۆمانە سیرەکەین ئەو لەوێ کەوتۆ یەکی ئالای نوێ نانوێن کۆکاتۆ کەوتۆیەکی قاپ و قاساق کۆکاتۆ کەوتۆ و هەموو مەلێمان شێوە ڕامان کە ڕۆشتین هەرێکێ بۆ شوێنێ هەست کەس و کار و دڵسۆزی هەبوو هات چوو جێگە و ڕێگەی بۆ کردۆ ئێمەی ڕامان کرد من چوار مناڵم هەبوو خوانەی بڕێ حامیلەش بووم بە کاکە سەروەرۆ ئیتر لامان ڕامان کرد ئەو ماڵی خەومان لە مەجەمەعەکەی عەربەت جێگایان کردینەوە ماڵیاناوە بێ جێگایان کردینەوە ژوورێکیان ناینە سێ چوار مانگ تیا بووین سێ چوار مانگ تیا بووین ئیتر لەوێ خواگیان سەروەری پیا وەعز ناخۆش بوو خەڵک برسی بوو تێنی بوو خەڵک زەخیرە و ماڵی پێ نەبوو خەڵکە هاو بەدەم خەڵکۆ خواردنی بۆ هێنا وەکو کۆڕەوەکە زەخیرەی بۆ هێنا ماڵەکەمان ئێمە تازە خانومان کردبووە کرێتی بووین خانومان کردو بەخوا پلاک و کارەباکەماندا نابوو پلاکەکانماندا نەنابوو تەختەبان ئەوسا تەختە بوو کۆم پلاکە کەپسانە نەبوو تەختەکانماندا نەنابوو حکومەتی بەعز شۆفڵی لێ خانوەکانی ڕووخانین خانوەکانی ڕووخانین تر هەرگشتی بێ ماڵ و حاڵ بووین تا هەر ناتینۆ سەیسایەخە تا دوای کۆڕەوەکەش هاتینۆ وەڵا وەعز نەبوو وەڵا خەڵگەونە بەلایە ناخۆش بوو خەڵگەونە بەلایە ناخۆش بوو ژنی چی و پیاوێکی وەڵایەکی شەرواڵێ لە پێمانە بوو لەگەڵ خەڵک کۆچ و بار بووین سەیسایە قوربانی زۆری داوە زەرەری زۆریشی کردووە بە ساب نووسراویشین بۆ قەرەبوو حکومەتی کوردی نووسینی بۆ قەرەبوو بە حساب حکومەتە عێراقی تەبلیغی کردووە قەرەبووەکەیش هەرم و فۆرمان خەڵک فۆرمی پڕۆ کردووە و ڕقەمیان داوینە تێویتە قەرەبووەکە هەر نەبوو